دەچمە لای تەوەری دووەمی پرۆگرامی ئەمڕۆمانێکێک لە یەکێکی دیکە لە کاندیدەکان یەکێتی نیشتیمانی کوردستان لە بازنەی هەولێر بە هەمان شێواز وەردەگرین لە کۆیەوە لەگەڵمان دەبێت سەبارەت بە کارنامەکانە هەروەها سەبارەت بە ئەو کەرنەڤاڵە جەماوەری کە یەکێتی نیشتیمانی کوردستان بە بەردەوامی لە ناوتە جیاوازەکانی هەرێمی کوردستاندا ئەنجامی ئەدات لە ڕابردوشدا لە کۆیە بە هەمان شێواز کەرنەڤاڵی جەماوەری یەکێتی نیشتیمانی کوردستان بەڕێوەچوو پێشوازێکی گەرم لەلایەن دانیشتوانی کۆیەوە لە کەرنەڤاڵە جەماوەرەکە یەکێتی نیشتیمانی کوردستان کرا. من بۆ زانیاری زیاتر سەبارەت بە کارنامەی یەکێتی نیشتیمانی کوردستان هەروەها بۆ کارنامەی کاندیدەکانی بازنەی هەولێر هەروەها بۆ کاریگەری و کەرنەڤاڵە جەماوەری یەکێتی نیشتیمانی کوردستان بەگشتی لەسەر خەڵکی کۆیە چی دەبێت دەچمە لای زۆر بەڕێز بەختەر ئیسماعیل کە پسپۆرە لە بواری ئەمنی و ئیداری و یەکێکی دیکێ لە کاندیدەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بەڕاستە خۆ دەچمە لای خۆی بۆی خۆی و ژمارەکەی و هەروەها کارنامەی یەکێتی نیشتیمانی کوردستان بە ئێوە بناسێنێت. کاک بەختیار سڵاو لێبێم کاتت باش. سپاس بۆ تۆ، سپاس بۆی کە لە بانەی ئەمڕۆی کوردستانی لەگەڵ ئێمە ئامادە بوویت. سڵاو لە ئێوەی بەڕێزی سڵاو لە تەلەڤیزیۆنی کەناڵی کورساد نوێز. ئەمن بەختیار ئیسماعیل حەمەدەمین ناسراوم بە بەختیاری ئاسایش کاندیدی ژمارە 53 لەسەر لیستی 129 یەکێتی نیشتیمانی کوردستان لە بازنەی هەولێر. کاک بەختیار، کارنامەی یەکێتی نیشتیمانی کوردستان، کارنامەی تۆ وەکو کاندیدێکی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ ئەم هەڵبژاردنە چی دەبێت؟ بەڵێن چی بە دەنگدەرانتان دەدەن؟ بەڕاستی یەکێتی نیشتیمانی کوردستان لە کارنامە و بەرنامەکەی ئەو جارەی زۆر ڕوونا کە ئەوە داواکاری هەموو خەڵکی کوردستانە نەک بە تەنیا یەکێتی ڕاستکردنەوەی ڕێڕەوی حکومڕانیە لە هەرێمی کوردستان، چونکە ئێمە دەزانین لە ڕابردوودا حکومڕانێکی چەند خراپ لە کوردستان پێشکەش کراوە بەو شێوەیە کە ئێستا دۆخەکە بەرەو ئەو ئاراستەیە هاتووە کە خەڵک زۆر تێیدا بێزار بووە. ئەوە لە بەرچاوە وەکو کارنامەی یەکێتی لەگەر ڕاستکردنەوەی ڕێڕەوەکەیە بە کاملی بێتە سەر ئەو حکومڕانی کە خەڵک دەیەوێت کە خەڵک تمۆحی پێێتی کە لە ڕابردوودا حکومڕانی لە دەستێکی نائەمین و لە حەزبێکی تاگڕە و خۆسەپێن بووە بەو شێوەیە کە خەڵک ئیستفزاج و خەڵک بێزار بووە کە خەڵکی هەر ڕوتاندەوە بەو شێوەیە باسی بکەن کە خەڵکی ڕوتاندەوە کە نەیهێشت خەڵک نەکەسابەتی هێشت ئەمنیەتی هێشت هیچ شتێکی نەهێشتێتەوە بۆ خەڵک بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان لە سۆنگەی بەرپرسیارەتەوە وەکو حەزبێکی نیشتیمان پەروەری وەکو کە ئێستا خۆی ئامادە کردووە بەرنمەیەکی تێر و تەسەلی هێناوە بۆ ڕاستکردنەوەی ڕێڕەوی حکومڕانی لە هەرێمی کوردستان تا ئەوەی کە خەڵکی کوردستان متمانەیەکی باشی پێدەدەن و متمانەیەکی باشیشی پێ بدەن بۆ ئەوەی کە لەو دۆخە چەقبەستووی ئێستا دەربچن. بەڵێ وەکو پسپۆڕێک لە بواری ئەمنی و ئیداری پێت وایە لەم هەڵبژاردنە بەدواوە هەرێمی کوردستان پێویستی بە چ گۆڕانکاریەک هەیە لە بواری ئەمنی و ئیداری بە تایبەتی؟ بەڵێ خاتون چاوان، ینی هەرێمی کوردستان ئێمە دەزانین زۆر ماندووشەکەتە بەدەست حکومڕانی خراپەی لە ڕابردوودا هەبووە. لە ئێستادا پێویستە ئیداری خۆمان ڕێک بخەینەوە، ینی ئەوە بەسە نزیکەی تۆ دە ساڵە لە حکومڕانیدا بەو شێوەیە حکومڕانی دەکەی، 10 ساڵوە تێپەڕی، ینی خۆ قەیرانەکان لە 2013 و 14 سەری هەردا بەجارێک، ینی وەکو ئەویش لەو کاتەدا بە میزاجی ینی حکومڕانی وای لێهات لە ئابووری سربەخۆت ڕاگەیاند لەسەر قسەی شەخصێک. ئەویش ئێستا حەقی وایە پارتی دیموکراتی کوردستان کە حکوومەتی هەرێمی کوردستانی بەدەستەوە بچی ئاشتی هەورامی بینتەوە کە بەداتای غەڵات لەگەڵ ئاشتی هەورامی بڵێ کاکە تۆ بە من و دوو داتایەکت بە مندا کە من هەرێمی کوردستان وەرە لە عێراق جیابەوە ئابوووریەکە جیاب بکەوە، ئەمن لێرە کوردستان بە شێوەیەکی باشتر ئیدارە دەدەم باشتر دەژێنم. تەمان هەر ئەوە ئاشتی هەورامی کارکتەرێک بۆ گەرنا خودی بەرنمەکەی پارتی دیموکراتی کوردستان ئەوە بوو، مەیلی برسیکردنی خەڵک بوو، مەیلی بێدادی خەڵک بوو. بۆیە لە ئێستا بەدووە پێمان وایە دەبێت لە ڕووی ئیداری و ئیدارەی حکوومەتی هەرێمی کوردستان بەسە، یعنی هەتاکەی لە هەر وڵاتێک لە هیچ هەرێمێکی دنیادا بەقەد حکوومەتی هەرێمی کوردستان سەیر و سەمەرە حکومڕانی نەکردووە. یعنی ئەوە ئاشکرایە خەڵکی هەرێمی کوردستان ئەو شایەدیە دەدەن. باشە تۆ ئێستا چینی مامۆستایان لە چینی مامۆستایانی وڵاتەکەت ناچێکە عێراقا کە تۆ لە ناو سیستەمی عێراق دەژی، چینی فەرمانبەرەکانت لە چینی فەرمانبەری عێراق ناچێت کە چەندین موچەی ئەو درا و چەندین موچەی تۆ خوراوە دزراوە.
چینی ئەمنیەکەت لە چینی ئەو ناچێ خانە نشینەکەت لە خانە نشینی ئەو ناچێ یعنی سەیرە تۆ لە سیستەمی یەک وڵاتدا بژی عێراق سیادە بێ بۆ هەرێمی کوردستان تاکو ئێستا سەر بە عێراق بی جیان نەبوو بیتەوە بەڵام لە کەرکووک بە شێوازێک وەربگیرێ لە هەرێمی کوردستان بە شێوازێکی تر لە بەغدا بە شێوازێک بێ لە دووهۆک و لە هەڵەبجە و لە سلێمانی و لاولێر بە شێوازێکی تر بۆیە یەکێتی نیشتیمانی کوردستان لە کارنامەکەی ئەو جارەیدا بەڕاستی بە کارنامەیەکی دەوڵەمەند هاتووە خەڵکی هەرێمی کوردستانیش ڕۆژانە خۆتان دەیبینن بە پیر بەرنامە و کارنامەکەی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە هاتووە لە کەرنەڤاڵەکانی یەکێتی بە دەرکەوتووە بە تایبەتی لەو چەند کەرنەڤاڵی کە سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەنجامی داوە دەبینن بەڕاستی کە خەڵک چۆن دێت بۆ ئەوەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان جارێکی تر شوفێری بۆ شەمەندەفەرەکەی بکاتەوە خەڵک چۆن دێت کە جارێکی تری ئەو ئەمانەتە تەسلیمی یەکێتی نیشتیمانی کوردستان بکات لەو دەستە نائەمینەت دەری بکات بۆیە لە هەرێمی کوردستان پێویستمان بەڕێخستنەوەی ئیدارەیەکی باش هەیە لە داهاتوودا بۆ ئەوەی کە خوراویشە بۆ خەڵک چارەنووسی دیاری بکەیت. بەڵێ کاک بەختیار کەتی نیشتیمانی کوردستان تا گۆزە چەند کەرنەڤاڵێکی جماوەری سازاوە و لە کەرنەڤاڵەکان لە سەرۆکیەتی نیشتیمانی کوردستان چەندین بەڵێنی بە دەنگدەران و هەروەها بە هەوڵاتانی هەرێمی کوردستان داوا دەمێ بزانم کاریگەری ئەم کەرنەڤاڵەیەکەتی نیشتیمانی کوردستان بەگشتی لەسەر خەڵکی هەرێمی کوردستان هەروەها لەسەر لایەنەکانی دیکەی هەرێمی کوردستان چی بۆ چی دەبێت؟ وڵا خاتون خۆ ئێمە ڕۆژانە خەڵک هەموو خەڵک دەبینە کەرنەڤاڵەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان چۆنە کەرنەڤاڵەکان ئەوە ئەگە سیر بکەیت دوێنێ لە گەرمیان و پێشووتر لە سلەیمانی و لە هەڵەبجە و لە کۆیە و ئیشاڵە کەرنەڤاڵی گەورەتر و باشتریشی لە هەولێر بەسەردادێت و کە ئەو کاتە وەکو ئەوی جەنابی سەرۆک باسی کرد کە وتی لە هەولێر ئەوەی ماومە دەیڵێم یعنی ڕۆژانە خەڵک شایدی ئەوە دەدان کە ئێمە کەرنەڤاڵەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان چەندە بە قووەت بووە چەندە بەهێز بووە چەندە دەوڵەمەند بووە ئەوەش نیشانەی ئەوەیە کە خەڵک لە ئێستادا متمانەی بۆ گەڕاوەتەوە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان لەبەر ئەوەی یەکشت با پێ بڵم ئێستا هیچ حزبێک لە هەرێمی کوردستان بەقەد یەکێتی نیشتیمانی کوردستان یەک بڕیار و یەک دەست و یەک هەڵوێست و یعنی بڕیار درستی کوردستان نییە و خاوەنی سەرۆکێکی بەهێز و خاوەنی بەرنمەیەکی تێروپەر خاوەنی بەرنمەیەکی جوان خاوەنی بەڵێنی ڕاستەقینەی خەڵکی کوردستانە یعنی خۆ ئێمە دەبینین بەڵێنەکانی کاک بافڵ کە دەڵێ من بەڵێن دەدەم و جێبەجێشی دەکەم و پێشووتریش بەڵێنی دا و جێبەجێ کردووە بۆیە کاردانەوەی زۆر باشیە بۆ لە ناو خەڵک ئێمان ڕۆژانە لە ناو خەڵک دەگەنە خەڵک استیجابەی باشی هەیە کە ئەو جارە زۆربەی خەڵک متمانە بە کە بە لیستەکەی یەکێتی نیشتیمانی کوردستان دەبەخشنەوە بۆ ئەوەی کە ببێتە پارێزەری مافەکانیان و گەڕانەوەی مافە خوراوەکانیش بۆیان. بەڵێ لەم کەرنەڤاڵە جەماوەرانی کە یەکێتی نیشتیمانی کوردستان سازی دەدات و لەم بانگەشە چڕێکی یەکێتی نیشتیمانی کوردستان کە دەبینێت لایەنگرانی لە تاسەری هەرێمی کوردستاندا چۆنە کۆمەڵێک شتی دیکە لە پاڵ بانگەشەی هەڵبژاردندا دەبینێک و ئەو دەنگ تەزویرکردانی کە بەرامبەر بە سەرکردەکانێکی نیشتیمانی کوردستان دەکرێت تایبەتی لە مەک ڕۆژ ڕابردوودا بینیمان کە چۆن دەنگی هەرێکێک لە کاک پافڵ و هەروەها کاقوبات لە ڕێگەی زیرەکی دەستکردەوە تەزویر کرابوون ئەمانە بۆچین تایبەتتر پارتی دیموکراتی کوردستان ئەمە بۆچی دەکات؟ خاتون خۆی ئەو حەزبە فێری تەزویرە ینی تۆ ئەگەر تەزویر ناتوانم بەڵام خۆشببختانە ئەو جارە ناتوانێت بچێت لە سندوقەکان تەزویر بکە دێ لە دەنجی کەسەکان تەزویر دەکە ینی ئەو دەبێت لە پرۆسەکەدا تەزویر بکات ئایا جا تەزویر لە سندوقەکانە یا لە دەنگی خەڵکەکانە ئەوە نیشانمان دەدەخۆ من دەنگی خۆمیان ئاوا لێ کردووە دواتر ئاماژەی پێ دەکەم لە کۆنگرەیەکی ڕۆژنامانی شاڵا لە دوای ئەو بەرنمەیە ڕوونکردنەوە دەدەم لەسەر چەند شتێک وەکو هێرش دەکەنە سەر سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان سەر کاقوبات جەنابی کاقوبات سەر کاندیدەکان لەبەر ئەوەشمان نیشان دەدا کە پارتی گەمارۆ دراوە پارتی لە بارودۆخێکی زۆر خراپە تۆ 17 ساڵونی وەکو جەنابی سەرۆک گوتی حکمڕانیت بەدەستەوەیە مەینەتیت بۆ خەڵک هێناوە چیت بۆ خەڵک کرد یعنی ئەوانە هەمووی ئەومان نیشان دەدا کە ئەو جارە پارتی تەزویری 400,000 لەبەر دەست نەما کۆمەڵک ئالەتی تر بوو برادرانی پێکاتەکانی لەبەر دەست نەما کۆمیسیۆن لەبەر دەستی خۆی نییە
هەڵبژاردنەکە لە هەرێمی کوردستان 4 بازنەیە واتە ئەبەوە پارتی زۆر مشەوەش بووە چکە پارتی ئەو دەنگە نایەنێتەوە کە هەی بووە ئەو کورسیە نایەنێتەوە کە هەی بووە ئەو سنگەی نامێنێت کە هەی بووە وی ئەو پێی وایە بۆ هەڵبژاردنە بە تەواوی ئەو مستەفیدیانەی بۆ شەخصی بۆ بنەماڵەی هەی بووە لە دەستی دەدات بۆیە ئەو خەمخۆری کوردستان نییە بڵێ من لەبەر خاتری گەل و نیشتیمان و خاکوونەتەوە و ناشتیوان نییە ئەگەر لەبەر خاتری گەل و نیشتیمان و خاکوونەتەوەبی خاکەکەمان نیوەی لەبەر دەستی تورکایە یعنی ئەوانە شتیوان نییە بەڵام ئەوەی کە ئێستا پارتی مشەوەش کردووە پەنا بۆتە زویری دەنگ و سەوتی ئەوانە دەبات دیارێ بەڵام ئەوانە زۆر زەعیفن خەڵکی کوردستان دەزانێت کە ئەمە پێویستمان بەوە نییە بە پێی کەرنەڤاڵەکانمان ئەو جارەیەکێتی نیشتیمانی کوردستان بێ من بەو بڵم جە باشە گە جەنابی کاک قوبات و کاک بافەڵ باسی کورسی پەرلەمانی بکەن لە ئێستاوە بۆ بە تەلەفۆن قسە دەکەن بۆ لە ڕێگەی سۆسیالەوە قسە دەکەن ئەوان هەموو ڕۆژێ بەیەکەوە لە ناو سیارە دانیشتون هەموو ڕۆژە لێ بەیەکەوە لە یەکماڵ دانیشتون بۆ بەیەکەوە باسی ناکەن یعنی ئەمەلێکی زۆر زەعیفە بەڕاستی پارتی وەک ئەوەی کاک بافەڵ سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان دوێنێت جوانی وتی بەڕاستی نازانم چێ ئەو مستەشاریانە بەڕاستی نازانم چێ قسەکەریانە یعنی دێ لە شوێنێک لە قتەیەک دەردەکات نازانی دواتر جواب دەدرێتەوە ئاخر تۆ واقعەکەی بخەڕوو لە واقعەکەیدا چی هەیە ئەو بخەڕوو تۆ لە هەموو تەمەنی حکومڕانیدا درۆت لەگە خەڵکی کوردستان کرد ئاین سزای ئێستاش دەی هێشتا خۆت چاک ناکەیتەوە ینی وەرە بەردەبی خەڵکی کوردستان پێ بڵێ ئەمن هەڵم کرد لە حکومڕانی یعنی زۆر هیچ عیب نیە ئەستا من پێ دەڵم یەکێتی لە حکومڕانی بووە یەکێتی احتیمالە هەتا لایەنێک زووتر لەو سەردەمە نا بەڵام کەمتەر خەم بووە بەشی خۆی ئێمە دانی پێدادەنێن داوای لێبوردن لە خەڵک کراوە بەڵام ئەو جارە سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان بەڵێنی بە خەڵکی کوردستان داوە بەپێی ئەوەی کە کارنامە و بەرنامەکە یەکێتی نیشتیمانی کوردستان بە شێوەیەک دەبێت لە بەرژەوەندی گەلی کوردستان دەبێت بۆ ڕێگری لە تاگڕەوی و خۆسەپێنی لە هەرێمی کوردستان دەبێت کەواتە خەڵکی کوردستان بەو شێوەیە بەپیر بەرنامە و کارنامەکە و بە پێی پەیامەکانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە دێن بەڵام تۆ تازە بە تازە دەی چی دەکەی ینی پەنا بۆ کۆمەڵک شتی تەزویر دەبەی لە دەرەوەی پرۆسەکە لە دەرەوەی سندوقەکانی دەنگدان بۆ شکاندنی کاندید بۆ شکاندنی سەرۆک بۆ شکاندنی جەنابی کاقوبات بەڵام خەڵکی کوردستان لەوە تێگەیشت خەڵکی کوردستان کۆتایی بەوە هێنا جارێکی تر لە ڕاستی یعنی درۆ دەلەسەکانی کۆمەڵک لایەن و نازانم چی و کۆمەڵە کەسایەتی بێم بە سوشال میدیا کۆمەڵک هێرش بکەم مەسەرەوە بۆیە بەداخەوە بەڕاستی ئەوە هەوڵێکی زۆر نەزۆکە دڵنیات دەکەمەوە چوار کەس گوێ لە شتانە ناگرێت حقیقەتەکە بۆ خەڵکی کوردستان دەرکەوتووە خەڵکی کوردستان ئەوەی دەوێت کە لە دڵیدایە ئەوەی دەوێت کە سەرۆک باڵ خستێت دڵیەوە و لە کەرنەڤاڵەکانیش ئەویان بە سەرۆک باڵ گوتیە بۆیە خەڵکی کوردستان لە ئێستا و بڕیاری خۆی دایە چێ هەڵدەبژێری و چێژ دەکاتە پارێزەری مافەکانی لە کوردستان سپاس بۆ زۆر بەڕێز بەختیار ئیسماعیل پسپۆر لە بواری ئەمنی و ئیداری و یەکێک لە کاندیدەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان سپاس بۆ تۆ سپاس بۆی کە لەبارەی ڕێکخستان نوێز لەگەڵ ئێمە ئامادە کرد